من ناوم جعفر محمد ها من اما هواياتك هلا مناڵی هواياتم فرۆشتی تەسبیح و مستیلە و بەردی بە نرخ و جۆری تەسبیحەکانمان ئێمە زۆرە بۆ فرۆشن تەسبیحمان لە 1000 دینارۆ فرۆشتووە هەتا ئەتەم تەسبیحە کارەبایە یان بۆ نمونە سەندەلووسە ئەڵمانیە کۆنانە یان ئەم بابەتانی کە تایبەتمەند چرخەکەمانە بە گرام ئەفرۆشێ بە وەزن ئەفرۆشێ سە کارەبا مەسەڵەن گرامی لە $3 تا $50 ئەفرۆشێ یەک گرام لە $3 و $2 تا $50 ئەفرۆشێ ئەم سەندەلووسانیش گرامی لە دۆلارێک ئەفرۆشێ تا $5 ئێستا بڵین تەسبیح سەویەکیمان هەیە خەڵک زیاترەی کڕێ بۆ زیکر دوای ئەوە سیسەیمان هەیە سیسێ دەنک و 2 فەقێ 35 دەنک خەشمانە بۆ جوان دروستەکرێت 45 و 41 و 39 دەنک و حتا 50 دنگ دروستەکرێوانژی شتێکی جوانیە دروستەکرێت بەڵام زیاترەگەر لە بازاڕە سەر بێت تەسبیحی سەویەکی سیسەیە ئێستا تەسبیحی قەزوانیشمان هەیە بۆ نمونە هەتا ڕێک و درێژ و جوان درێژتر بێڵەکتر بێ پارە زیاترەکە بۆ نمونە ئێستا قەزوانمان هەیە لە 1000 دینارەوە فرۆشێت تا 50000 و تا 100000 و تا گەڵایژە فرۆشە 150000 ئەمڕۆ فرۆشراوە لە بازاڕە ساڵانی زوو گرانتریژە فرۆشرا قەزوانەکە بۆ نمونە ئەم تەسبیحانیشمان هەیە ئەمانایە ئەڵمانی کۆنن وەک کارەبای ئەڵمانی کۆنیان ئەمە خەڵک دەتوانێت بە دەنگ بیکرێت زالان زوو قەدیم بەکارهێنا بۆ موروی زەردووی یان مەژنە قەدیمەکانیان پیاوە قەدیمەکانمانیان هەبووە سامانە کامل نین لە بازاڕە دەنکە دەسەکەون ئەگەر تەسبیحیشیە بێ زۆر گرانە فرۆشێت جا تەسبیحیشمان هەیە لە بەرد دروستەکرێت ئەمانە بەردی بەنرخن تەسبیحی بەردیشمان هەیە ئەمانە لە بەرد دروستەکرێت تەسبیحی بەردن خەڵک بە پێی پانی بەردەکە پارەی پێیە یان تەسبیحمان هەیە عاجە ئەمانە سامە نێرجیل و عاج و ئەمانە شتێکی بەنرخن لا ئێمە فرۆشن هەموو یەک تەسبیحمان هەیە چەندەها جۆر تەسبیحمان هەیە ئێمە خۆی تەسبیح زۆر لە کۆنەوە هەیە لە سەردەمی عەرەبی کۆنە هەر هەبووە جایتی لە دوای سەردەمی عەرەبی کۆنەوە تورکە زۆر هیوایەتی لە تورکی کۆنە هەر هەبووە لە ئێرانی کۆنە هەر هەبوو ئێستا لە کوردستانی خۆشمانەوەکو باوی تەسبیح هەیە زیاتر قەزوان کوردیە ئەوەشی کە ئیکڕێت خۆی شارەزایە شینە شارەزا نایکرێت زاچ کەسێ سەدان کەس بێت کە یەکێ شتێ نەزانێ ئەمە ناکڕێت یا ئابەوە تەسبیحێکی هەزاریەکڕێت تەسبیحێکی 2000 تەسبیحوانی کە شارەزانین بەسەوەی کە شارەزایە خۆی شتەکە ئەناسەیە کەسە بە تۆڵێ ئەوە بەچەنە یاڵێ ئەوەم بەچەنە ناڵێ جیاوازی تەسبیحی دەستی کەسایەتێک لەگەڵ کەسێکی ئاسایی فەرقی هەیە چۆنەی ناسنەوە فەرقی هەیە ئێستا کەسایەتیەکان تەسبیحەیە خاش بۆ زەلامێ دروستکەوە سەلام و ڕەحمەت الله خاص بۆ زەلامێ دروستکەوان تایبەتمەندی ئێستا بۆ نمونە تەسبیحە فەڕەنسیە کۆنەکان لە مەرجان و عاجوانە بە تایبەتی دروستەکان ویستیشە لە بازاڕە لە تۆحفەی خۆیان ئافرۆشێت دەزێمە ناکەوێوانە یان سەندەلووسە تایبەتمەندیەکان کە بۆ سەردەمی هیتلەر و هەدیەکانی مەسەڵەن مەلیکی یەکەمی عێراق و مەلیکی دووەم و شتانەشی تایبەتیان بۆی دروستەکرا سە ملیۆنکە هەیە لە یەشم لە یاقووت لە مەرجان لەو شتان دروستەکرێت سەندەلووسە بۆ لێ 6 دانێ 6 شرخي أما هوليلة إسلاماني هوليلة مادية ومانية قلمة ما قلم هذا قلمة هذا والله ما قلمة قلمي ألماني أصلا قالت له شش تصبح وبابني أمواج بيه شش ما هو أما داو قلني يجي جواني وكا خير يعني تقتيد أفلوشيا شتي جوان بلا وجبيه شد بلا إن شاء الله أفلوشيا هاي صنعة عراقية قديمة. قديمة؟ ايه فضة عيار 1000. طيب ايش نوعك؟ 110 على خاطر. ها؟ 110. وهذا يا هنا عيان. يا هنا عيان. هاي عقيقة يمني قديمة صياغة جدوية عراقية. هاي 150. كشت مفروشة ناو بازار سليمانية. هادو شوي بغامك بين كون. ايش بلوصيا اوي علاقة زادي. لا بغا لا بازاري كوني بغا وبازاري كون فيريم بابتي بلد ومستيله وتسبيح وشتبو انت الاوقات كمان ينايدر سلدمي بو جراني شاو بصلا لو سلدمي جراني من هنا ممد بو ايران لايران شو شارع زي كمان باياك دويس ل 2012 سيانزو كباري عراقي بزل يا دانشنوتو يجنينو بيلي فروشي جرانترين شي ما سلدمي كورونا يعني لبيش كورونا ما فروش سلدمي كورونا تاسشتي جران ما نفروشتو والله لا سلدمي كورونا باغرشتي جران ما فروشتو تسبيح ما فروشتو بجرام هذه هر جرام كوكي شامانه پارێکی باشی کردووە سەندەلووسی کۆنمان فرۆشتووە پارەی گرانی باشی کردووە مەسەڵەن بۆ نمونە مستیلەمان فرۆشتووە بەردەکەی کۆن بوو یان بەردێکی گرانبەها بۆیشە پارەی باشی کردووە بڵێ مادەکەی زیو بووە یان شتێکی تەڵەب خاص بووانە پارەی باشی کردووە یان تەسبیحی حاجمان فرۆشتووە یان تەسبیحی
بۆ نمونە نێرجیلی کۆنمان فرۆشەوانیشە پارەی باشی کردو شتە کۆنەکان پارەی کردووە یان بڵێ مسیلە تەڵەب خاسانەمان فرۆشەوە هەر پارەی باشی کردەوە بەدەستمانەوە لە ئێرانە بازاری تایبەتی خۆی هەیە لە هەموو شارێک لە سووریا هەر بازاری تایبەتی خۆی هەیە لە حەلەبە لە تورکیایە منتیقەی تایبەتی خۆی هەیە هەموو شارێ بازاری تایبەتی خۆی هەیە بۆ بەرد و تەزبیحی گرانبەها و مستیلە و ئەو شتانی کە تۆحفەیە و خەڵک مێشکێچێوە لە چکەمەت بۆ بابەتی بەبەتی نەخۆشی ئینسان هەریە سەردانیەکە مێشکی پێی مۆتاحە ئەم شتانە لە سلێمانیە ئێستا تەنها مزگەوتی گەورەمان هەیە شتی چاکی تیا بفرۆشێ شوێنی کەشمان هەیە دوکانی واتیە بەڵام خەڵک نەی تا ئێستا نەیزانی و نەچوێنیە بەس ئێستا ئێمە ئەمانەوە ئێرە یەکو شوێنێکی تۆحفەی سلێمانی یەکو شتێ حد بۆمانکەن بە شوێنێ جێیەکیشمان بنێ بە یعنی شتێکەکەمان دایمی بێ بۆی خەڵک هەیە بۆ سەردان بە تایبەتیە بۆ لای ئێمە لە تورکیاوە لە خواری عێراقەوە لە ئێرانەوە لە شوێنی کەشوە لە سووریاوە لە وڵاتانی ئەوروپاشەوە خەڵکێتەوە بۆیە لە بۆ سەیکردنی شتەکانمان و بۆ کڕین و معاملەیکردن یعنی یەکو شتێ بۆ بازاڕی شارەکەمان باشە ئێستا لە سلێمانیە ئێرە لە هەولێر قەڵایە لە دهۆک چەند منتیقەیەکی کەیە لە خواری و عێراقیشە بازارێکی تایبەتیان هەیە هەر لە بەغا و منتیقەی کازمیە لە عێراقا تەزبیح بەهی کورد دەزانێت تەزبیح مەسەلەی کورد نییە کورد هیوایەتێکێتی ئێستا تەزبیح بە تایبەتی بەس قەزوان هی کوردە ئێنا ئەم تەزبیحانەی کە ئێستا بۆ نمونەمانە لە سینەوەیان لە تورکیاوەیە لە ئێرانەوە بەس بابەتی سەندەلوز و شتە کۆنەکانیش هەر لە دووەلی ئەوروپا و لە دووەلی عەرەبی و مەسەلەن لە ئێران و تورکیاوە دێتەوە سلێمانی نا کورد هیچ بابەتێکی ئێستا خۆ لە وڵاتی خۆشمانەم سەندەلوسە چەرخەکەن چاکیەکەین بڵێن ئەمانە بەڵام هەر یەکو شتە کۆنەکەی کۆنی وڵاتە مەرغوب نییە تەزبیح و جلی کوردی و هەڵقەرچی ئێ وایە خۆ هیچەوە دابوونەریتێکی کوردە هەوە دابوونەریتێکی خۆی هەیە سەلای ئێمە بابەتی تەزبیح زیاتر سەویەکی دەوری هەیە لە قەزوانیان درێژ تەزبیحەکە زۆر درێژ بە دەوری هەیە بەڵام لە وڵاتی سەر لە تورکیا تەزبیحی کورد دەوری هەیە ئەم تەزبیحە کورتانە دەوری هەیە لە تورکیایە لە ئێرانیشە زیاتر تەزبیحی سیرسێیی و ئەوانە دەوری هەیە کەمتر قەزوانیانی دەوری هەبێ چۆن ئێستا جیاوازی تەمەنەکان نازانێت جاران تەزبیح تایبەت بوو بە پیر و شێو نا ئێستا خەڵکی گەنج زیاتر وەنی ئێستا گەنج زیاتر حەزی لە تەزبیحی کەشقەیە هەیشمانە پیاوی مەسەلەن ناودارمان هەیە بۆ لامان تەزبیحی تایبەتیەوێ یان قەزوانێکی تایبەتیەوێ یان کارەبایەکی تایبەتیەوێ یان سەندەلوسێکی تایبەتیەوێ ئەوانەش بە پارێکی گرانبەها پێیان نەفرۆشن هەر خۆشی لە بازاڕە کەیفرۆشێتەوە پارێکی گرانبەهاکە ئێستا تەزبیح لە لای کوردستانیش لایەنی خۆمان ناکرێ بە هەدیە بۆ خەڵک هەیە بۆ زەلامێکی ناودار تەزبیحێکی باشەکڕێ هەیە دەرەجەیە هەر زۆر کەس بەڵام ئێستا لە کوردستان ئێمە زۆرتر خەڵگە لە تەزبیح کەس مافی خۆی نییە وەکو بارانبەگی کۆن بە زوانی ئێستا تەزبیحی گرانبەها کابرا زیڕەشکی نایەتە دەسەر مەگە تەزبیحێکی هەرزانێک کابرا بای پارێکی کەم بێ بیا بە یەکێ ڕووی نەبێ لێ بسێنێتەوە سێمە چەدان کەسێتە لامە من خۆمێکی کیام و ئەزا کە زاتۆتە لەم داوای تەزبیحی لێ گوتم نەماوەتە دەستی کە گران بووە بەڵام کە هەرزان بووە وتومەها پێشکەشە بێ ئەوە قەزیەکەی وایە کە تەزبیحەکە هێمەتێکی نەبووە لا تەزبیحی گرانبەها و کاتێ پارەی خۆی فرۆشت زەلامە هێشتمان بۆیە نێگە شتەکەی کۆن و تۆحفە بێ من لێ یەکڕم شتی چاک بێ ئەگە شتەکەشی بابەتی من نەبێ من لێ ناکڕم خەڵکی کە هەیە لێ کڕێ بەڵام من تایبەتی ئێستا کاتچێ بێتە لام بە حەزم لە بابەتی زیو بێ حەزم لە شتی کۆنات تەزبیح بێ حەزم لە کۆنەکانە حەچێ بێ من بابەتە کۆنەکانم حەز لێ بیکڕم سەعات بێ هەر بۆ نمونە حەزم لە سەعاتە کۆنەکانە بیکڕم شتە قەدیمەکانەکەم ئەوانەی کە تۆحفەن حەزەکەی ئێمە شارەکەمان زیاتر ڕۆشنبیری و پێشکەوتوتر بێ چەند کەسێکی کۆمە کە لێرەین ئەم شوێنەمان بکرێ بە شوێنێکی مۆزەخانە و تۆحفە حەزەکەی ئێمە شتە بێ چکی خەڵک لە زۆر شوێنی دوورەوەیە بۆ خاتی سیرکردنی شتی ئێمە